بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کوژرانی مێر منداڵێک و برینداربوونی باوکی بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سەوڵاوە، بڕینەوەی سەداندار بەڕوو لابانە لەلایەن نەیارانی ژینگەوە، درێژەی شەپۆلی دەست بە سەرکرانی هاوڵاتیان لە شارە جیاوازەکانی کوردستان، لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و ڕاگررتنی گەڕانەوەی کرێکارانی ڕووسی بۆ وێزگەی ئەتۆمی بوشێر. درێژەی هەواڵەکان. کوژرانی مێر منداڵێک و برینداربوونی باوکی بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سەوڵاوە. لا درێژەی تاوانەکانی هێزە چەکدارەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە کوردستان، مێر منداڵێکی تەمەن 15 ساڵ بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی پاسەوانی سنوور لە شاری سەوڵاوە کوژرا و باوکیشی بە سەختی بریندار بوو. ئێوارەی ڕۆژی پێنجشەممە 18 پوشبەر هێزەکانی پاسەوانی سنوور جێگیر لە گوندی دەرەکی سەر بە شاری سەوڵاوە بەبێ هیچ ئاگادارکردنەوەیەکی پێشوەختە دەستڕێژی گولەیان لە ئۆتۆمبیلێکی خێزانی ئەو گوندە کردووە. لە ئاکامی ئەم دەستڕێژیەدا مێر منداڵێک بە ناوی سام حەسەنی تەمەن 15 ساڵ بەهۆی بەرکەوتی گولە بەسەری دەست بەجێ گیانی لەدەستداوە و باوکیشی بە ناوی ئەحسەن حەسەنی لاقی بە سەختی پێکراوە. سەرچاوەکان باس دەکەن کە ئەو خێزانە پاش کۆتایی هاتنی کاری ڕۆژانەیان لە باخەکەی خۆیاندا لە کاتی گەڕانەوە بۆ ماڵەوە بوون کە کەوتنە بەر دەستڕێژی گولە و ئەو هێزانە. شایانی باسە کە تەرمی سام حەسەن گواستراوەتەوە بۆ نەخۆشخانەی بوو عەلی لە مەریوان و باوکیشی هەر لەو نەخۆشخانە لە ژێر چاودێری پزیشکیدایە. بڕینەوەی سەداندار بەڕوو لەبانە لەلایەن نەیارانی ژینگەوە. لا تاوانێکی دیکەی دژ بە سروشتی ژینگە و کوردستان زیاتر لە 200 دار بەڕووی بەتەمەن لە گوندێکی شاری بانە لەلایەن کەسانی هەڵپەرست و زەوی خۆرەوە بڕاودراوەتەوە. بە پێی راپۆرتی ئەنجومەنی پاژینی بانە لە ماوەی کەمتر لە مانگێکدا زیاتر لە 240 دار بەڕوو لە گوندی شەڕگا بە مەبەستی داگیرکردنی زەوی و دروستکردنی باخی تایبەت بڕدراونەتەوە و لەناوبراون. ئەم ڕێکخراوە ژینگەیە ئاماژەی بەوە کردووە کە سەرەڕای ئاگادارکردنەوەی پێشوەختە ئیدارەی سەرچاوە سروشتیەکان بۆ ڕێگریکردن لەم تاوانە، بەڵام هیچ هەنگاوێک نەندراوە و پاش تێپەڕبوونی کەمتر لە مانگێک دەرکەوتووە کە سەرجەم ئەو دارانەی بڕاونەتەوە زەویەکانیان کێڵاوە و هیچ شوێنەوارێکیان نەهێشتووە. ئەمە تەنیا یەکێکە لەو هەزاران تاوانەی کە ڕۆژانە دژ بە ژینگەی ناوچە بانە ئەنجام دەدرێت و دامەزراوەکانی ڕژیمیش بە تەواوەتی کەم تەرخەم و بێبایەخن. درێژەی شەپۆلی دەست بەسەرکردنی هاوڵاتیان لە شارە جیاوازەکانی کوردستان. لە درێژەی گوشارامنیەکان و ڕەوتی دەست بەسەرکردنی هاوڵاتیان لە شارەکانی کوردستان، چالاکوانێکی فەرهەنگی لە مەهاباد دەست بەسەرکراوە و چارەنووسی بەندکراوێکی دیکەش لە ورمێ بە ناڕوونی ماوەتەوە. ڕۆژی چوارشەممە 17 پوشبەر هێز ئامنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی مەتین فەرامەرزی چالاکوانی فەرهەنگی خەڵکی مەهابادیان بەبێ پیشاندانی هیچ جۆرە بەڵگەیەکی یاسایی و با بەکارهێنانی توند و تیژی و لێدان لە پارکی شێخ شەلتووی ئەو شارە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستراوەتەوە. لە لایەکی دیکەوە یوسف کەڵەنەکزادە مامۆستای زمانی کوردی و وەرگێڕی خەڵکی ورمێ پاش تێپەڕبوونی زیاتر لە 2 مان بەسەر دەست بەسەرکرانیدا هێشتا بەبێ یەکلاکردنەوەی دۆسیەکەی لە زیندانی ئەو شارەدا ڕاگیراوە. جێگەی ئاماژەیە کە سەرەڕای بە دوواداچوونی بەردەوامی بنەماڵەکەی بەرپرسانی ڕژیم ڕێگری دەکەن لە ئازادکردنی کاتی ناوبراو بە دانانی بارمتە و تا ئێستا شۆکاری دەست بەسەرکردن و تۆمەتەکانی ناڕوونە. لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامی سزای لە سێدارەدانی دوو بەندکراوی لە زیندانی ناوەندی سمنان جێبەجێکردووە و لە لایەکی دیکەشەوە سزای مەرگی دوو هاوڵاتی دیکەی لە شاری تاران پەسەند کرد. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 26 جۆزەردانی 1405 حکمی لە سێدارەدانی دوو گەنج بە ناوەکانی حسین وەحیدپور تەمەن 24 ساڵ و فەرشاد پەهلەوی تەمەن 26 ساڵ کە لە دۆسیەیەکی هاوبەشدا بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز حکمی سێداریان بەسەردا سەپێنرا بوو. لە زیندانی ناوەندی سمنان حکمەکەیان جێبەجێکرا. لە هەمان کاتدا دیوانی باڵای وڵات سزای لە سێدارەدانی دوو هاوڵاتی دیکەی بە ناوەکانی قادر و ئیرەج لە تاران پەسەند کردووە کە ئەوانیش لە دۆسیەکی پەیوەندیدار بە کوشتنی دارایی و تێکەڵچوون بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز سزای سێداریان بەسەردا سەپێنراوە و دۆسیەکانیان ڕەوانی قۆناغی جێبەجێکردن کراوە.
ڕاگررتنی گەڕانەوەی کرێکارانی ڕووسی بۆ وێستگەی ئەتۆمی بوشێر. کۆمپانیای دەوڵەتی وزەی ئەتۆمی رووسیا ناسراو بە ڕووز ئەتۆم ڕایگەیاند کە بۆی هێرشە نوێیەکان بۆ سەر ئێران پرۆسەیەکی گەڕانەوەی یەکەمین گروپی کارمەندان و کرێکارانی خۆی بۆ وێستگەی ئەتۆمی بوشێر ڕاگرتووە. بە پێی راپۆرتەکان پاژەوەی میدیاکانی ڕژم ڕایانگەیاند کە موشکێکی ئەمریکایی بەرناوچەکانی دەوروبەری ئەو وێستگەیە و بنکەیەکی سەربازی لە دەوروبەری بوشێر کەوتووە. رووسیان بڕیاری داوە کۆمپانیای ڕووز ئەتۆم کە سەرقاڵی دروستکردنی دوو یەکەی نوێ لە وێستگەی بوشێرە پێشترو لەگەڵ دەستپێکردنی شەڕی ئەمریکا و ئیسرائیل دژی کۆماری ئیسلامی زیاتر لە 600 کارمەندی خۆی لە ئێران کشاندنەوە و گواستبوونەوە بۆ رووسیا. هەرچەندە لەم ڕۆژانەیەدا ژمارەیەک لە کارمەندان بۆ دەستپێکردنەوەی کارەکانیان گەشتنەتە تاران، بەڵام بەهۆی گرژێنوێیەکان درێژەی گەشتیەکانیان بۆ بوشێر ڕاگرتووە و چارەنووسی پرۆژەکەیان بە نادیاری ماوەتەوە. هۆشداری نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە پێشیلکردنی مافی مرۆڤ لە ئێران. مای ساتۆ راپۆرتنێری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان بۆ کاروباری مافی مرۆڤ لە ئێران نیگەرانی قوڵی خۆی سەبارەت بە پەرەسەندنی ململایەتەکانی نێوان ئەمریکا و ڕژیمی دیکتاتۆری کۆماری ئیسلامی دەربڕی و هۆشداریدا کە خەڵکی ئێران جارێکی دیکە کەوتنە نێوان شەڕی سەربازی لە دەرەوە و سەرکوتی ناوخۆییەوە. بە پێی راپۆرتەکان مایساتۆ لە پەیامێکدا جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە بەردەوامی سەرکوتەکان، زیادبوونی ڕێژەی لە سێدارەدان و وێرانبوونی ژێرخانە مەدەنیەکان بارودۆخی ژیانی خەڵکی زۆر سەختتر کردوێتەوە. ناوبراو ئاماژەی بەوە کردووە کە زیان گەیشتن بە لەنگەرەکانی باشووری ئێران، هێڵەکانی ئاسن و دامەزرانەکانی وزە و شارە ئابوووریەکان بۆ سەر خەڵک چەند هێندە دەکات. ئەم پەرپرسا نەتەوە یەکگرتووە داوای کەمکردنەوەی گرژی و پاراستنی گیانی هاوڵاتیانی مەدەنی کردو و هۆشداری داوە کە هەر جۆرە ڕێکەوتنێکی سیاسی بەبێ لە بەرچاوگرتنی مافی مرۆڤ و داواکاریەکانی خەڵکی ئێران ناتوانێت وەڵام دەرەوەی قەیرانەکانی ئەو وڵاتە بێت. تێکشکاندنی هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر ئۆردۆن. ئۆردۆن ڕایگەیاند کە ژمارەیەک وشەکی ئاڕاستەکراوی کۆماری ئیسلامی بۆ سەر خاکی وڵاتەکەی تێکشکێنراوە و باڵوێزخانەی ئەمریکاش هۆشداری داوەتە هاوڵاتیانی خۆی. بە پێی راپۆرتی ئاژانسی هەواڵی دەوڵەتی ئۆردۆن، هێزەکانی ئەو وڵاتە توانیویانە 8 موشک لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە ئاڕاستەکرابوو لە ئاسماندا تێک بشکێن و پوچەڵی بکەنەوە. لە راپۆرتەکەدا هاتووە کە ئەم هێرشانە هیچ زیانێکی گیانی و مادیان لێ نەکەوتوێتەوە. لە هەمان کاتدا باڵوێزخانەی ئەمریکا لە ئۆردۆن پەیامێکی هۆشداری بڵاو کردوێتەوە و ڕایگەیاندووە کە جگەل لە موشک فڕۆکە بێفڕۆکەوانەکانیش ئاڕاستەی ئەو وڵاتە کراون، بۆیە داوای لە هاوڵاتیانی ئەمریکایی کردووە دەست بە جێبچنە شوێنە ئارامەکان و پەنا بگرن. هۆشداری وەزیری بەرگری ئیسرائیل بۆ هێرش بۆ سەر کۆماری ئیسلامی. ئیسرائیل کائیز وەزیری بەرگری ئیسرائیل سەبارەت بە پەرەسەندنی گرجیەکانی ناوچەکە هۆشداریدا و ڕایگەیاند کە ئەرتشی وڵاتەکەی بە تەواوەتی ئامادەکاری بۆ هەر جۆرە سناریۆیەک و ڕووبەڕووبوونەوەیەک کردووە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەم لێدوانی وەزیری بەرگری ئیسرائیل هاوکار لەگەڵ هێرشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و پێشتر بەرپرسێکی باڵای ڕژیمی ئێران هەڕەشەی ئەوەی کردبوو کە ئەگەر ژێرخانەی وڵاتەکەیان لەلایەن ئیسرائیلەوە بکرێتە ئامانج، ئەوە ئیسرائیلیش ڕووبەڕووی وەڵامێکی تونتر دەبێتەوە. دیاریکردنی مۆڵەتی چەککردنی میلیشیاکانی کۆماری ئیسلامی لەلایەن دەوڵەتی عێراقەوە. لا سەروبەندی کۆتایی هاتنی ئەرکی هاوپەیمانی نێودەوڵەتی بەڕێبەرایەتی ئەمریکا، بەرپرسێکی باڵای ئەمنی عێراق ڕایگەیاند کە تا کۆتایی مانگی سێپتەمبەر هیچ چەکێک لە دەوری کونتڕۆڵی دەوڵەت قبوڵ ناکرێت و دەبێت سەرجەم گروپە چەکدارەکان چەک بکرێن. سەباح نوعمان وتەبێژی دەوڵەتی عێراق ڕۆژی هەینی ڕایگەیاند کە عەلی زێدی سەرۆکوەزیری ئەو وڵاتە جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە قەسەتکردنی چەک بەتەنیا لە دەستی دەوڵەت بڕیارێکی سەروەری و بڕیاردان لە پرسە ئەمنیەکاندا تەنیا لە دەسەڵاتی دەوڵەتی عێراقدایە. ناوبراو ئاماژەی بەوە کرد کە ئەرکی هاوپەیمانی نێودەوڵەتی لە مانگی دێسامبردا خۆی کۆتایی دێت و پەیوەندیەکانی نێوان بەغدا و واشنگتۆن لە چوارچێوەی هاوپەیمانی جیهانیەوە دەگۆڕدرێت بۆ هاوبەشی دووقۆڵی لەم قۆناغە نوێیەدا. بەرگەی ئابووری و سەربازیەکانی ڕێکەوتنامەی چوارچێوەی ستراتیژی ساڵی 2011 نێوان هەردوو وڵات چەک دەکرێتنەوە. هەڕەشەی توندی سەرۆککۆماری ئەمریکا بۆ هێرش بۆ سەر ژێرخانەکانی ڕژیم. دۆناڵد ترامپ سەرۆککۆماری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێگای هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تروس سوسیال پەیامێکی زۆر توندی ئاڕاستی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران کرد. ترامپ لە پەیامەکەیدا ڕایگەیاندووە
کە هەزاران موشکی ئەمریکایی ئاڕاستەی ئێران کراون و لەو پەڕی ئامادە باشن بۆ تەقاندنەوە. هەروەها هشداری داوە کە ئەگەر حکوومەتی ئێران هەوڵی جێبەجێکردنی هەر جۆرە پیلانێک بۆ تیرۆرکردنی ئەو بدات، هەزاران موشکی دیکەش ئامادەکراوە بۆ ئەوەی دەست بەجێ بەکاری بهێنرێت. ترامپ جەختی لەسەرەوە کردوێتەوە کە فەرمانی پێویست بە ئەرتەشی وڵاتەکەی دراوە و هێزە چەکدارەکانی لە ئامادەباشی تەواودان بۆ ئەوەی لە ئەگەری هەر هەنگاوێکی لەو شێوەیەدا لەلایەن تارانەوە لە ماوەی 1 ساڵدا هەموو ناوچەکانی ئێران بە تەواوەتی خاپوور و وێران بکەن. گەمارۆی نوێی ئەمریکا دژ بە کۆماری ئیسلامی و هشداری سەبارەت بە دەریاوانی لە گەروی هۆرمۆز. ڕۆژی ڕابردوو وەزارەتی گەنجینەی ئەمریکا گەمارۆی نوێ خستە سەر چەندین کەس و ناوەندی سەر بە کۆماری ئیسلامی و لەلایەکی دیکەوە ئاژانسی دەریاوانی نەتەوەی یەکگرتووەکان سەبارەت بە هەوڵەکانی تاران لە گەروی هۆرمۆز هشداریدا. وەزارەتی گەنجینەی ئەمریکا ڕۆژی هەینی ڕایگەیاند کە بەهۆی دەستپێکردنەوەی هێرشەکانی ئێران بۆ سەر کەشتیە نێودەوڵەتیەکان لە گەروی هۆرمۆز سزای نوێی بەسەر ژمارەیە کەس و دامەزراوەدا سەپاندووە. لەم گەمارۆیانەدا کەسانێکی وەکو عەلی ئەنساری بازرگان و بانکی ئێرانی لە دووبەی و چەندین نووسینگەی گەورەی ئاڵوگۆڕی دراو کە ساڵانە چەندین ملیار دۆلاریان بۆ سوپای پاسداران و بانکە سازکراوەکان گواستێتەوە کراونەتە ئامانج. هاوکات لەگەڵ ئەمە ئەنجومەنی بەڕێوەبەری ئاژانسی دەریاوانی نەتەوەی یەکگرتووەکان بە توندی بڕیاری تەگلایەنەکانی ئێران و بۆ کنتڕۆڵکردنی چاودێریکردنی هاتوچووی کەشتیەکان لە گەروی هۆرمۆز ئیدانەکرد. ئەم ئەنجومەنە داوای لە 40 وڵاتی ئەنجام کردووە کە بە هیچ شێوەیەک بڕیارەکانی کۆماری ئیسلامی بۆ داخستن، ڕێگریکردن یا دەستێوەردان لە مافی تێپەڕبوونی ئازادی کەشتیە نێودەوڵەتیەکان لەم گەروە ستراتیژیەدا قبوڵ نەکەن. سەرکەوتنی بزوتنەوەی کرێکاریەکان لە کۆریای باشوور. ڕۆژی ڕابردوو کرێکارانی هێڵی ئاسمانی کۆریای باشوور لە ڕێگای دانوستانی بە کۆمەڵەوە سەرکەوتنێکی گەورەیان بەدەستهێناوە و لە لایەکی دیکەشەوە سەندیکاکانی کرێکاری ئامادەکاری بۆ مانگرتنی سەرتاسەری و گەورە دەکەن. کارمەندانی کۆمپانیای هێڵی ئاسمانی کۆریا توانیویانە پێش یەکگرتنێکی کۆمپانیاکەیان لەگەڵ کۆمپانیایەکی دیکە بەشێک لە مافە داراییەکانیان جێگیر بکەن و موچە بنەڕەتیەکەدا لە 2.5% زیاد بکەن. لە هەمان کاتدا کۆنفرانسیۆنی سەندیکاکانی کرێکاریانی کۆریای باشوور ڕایانگەیاندووە کە بەهۆی گەیشتن بە بومبەستی دانوستانەکان لەگەڵ خاوەنکاران هەفتەی داهاتوو زیاتر لە 10,000 کرێکاری مانگرتووی گەورە سەرتاسەری دەست پێ بکەن. داواکاریەکانی ئەم کرێکارانە بریتین لە کۆتایی هێنان بە جیاکاری، دابینکردنی ئاسایشی کار و مافی دانوستانی ڕاستەوخۆ لەگەڵ خاوەنکارە سەرەکیەکان. دوایین هەواڵ کوژران و بێسەر و شوێنبوونی دەیان کەس بەهۆی ئاگرکەوتنەوە لە ئیسپانیا. بەرپرسانی ئیسپانیا ڕایانگەیاند کە بەهۆی ئاگرکەوتنەوەی دانوستانەکان لە باشووری ئەو وڵاتە ژمارەی قوربانیان بەرز بۆتەوە و دەیان کەس گیانیان لەدەست داوە یان بێسەر و شوێن بوون. ڕۆژی هەینی 19 پوشبەر بەرپرسانی ئیسپانیا ئاشکرایان کرد کە لە ئاکامی ئاگرکەوتنەوەکانی ناوچەی ئەلمیریا لە باشووری ئەو وڵاتە تا ئێستا تەرمی 11 کەس دۆزراوەتەوە، 19 کەسی دیکەش هێشتا بێسەر و شوێنن. حکوومەتی ناوچەی ئەندلۆسی لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندووە کە تەرمی بەشێک لە قوربانیان لە ناو ئۆتۆمبیلەکاندا دۆزراونەتەوە و تیمەکانی فریاگوزاری بەردەوام لە پرۆسەی گەڕان و ڕزگارکردن. جێگای ئاماژەیەکی ئیسپانیا لەم ساڵانەی دواییەدا ڕوبەڕووی شەپۆلی گێرمایی بەردەوام و سەر و 40 پلە بووەتەوە کە بۆتە هۆکاری سەرەکی ئەم ئاگرکەوتنە گەورانە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد و بەختەوەربن.